سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی ئەفتاوە دێمەولاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. نوێترین ڕووداوی سیاسی لە هەرێمی کوردستاندا کە دوێنێ بوو کۆبوونەوەی پەرلەمان بۆ تێدا سەرۆکی هەرێمی کوردستان هەڵبژێردرا. هەر بەڕاستی ئەوەی کە گوزەرا بابەتێکی یاسایی بوو و گرفتەکە لەکوێدا بوو، بۆچی فراکسیۆنی یەکێتی بەشداری کۆبوونەوەکەی نەکرد و ئەوەی کە دەوتێت لە داهاتوودا پارتی باڕێکوتنەکەی لەگەڵ یەکێتیدا دەچێتەوە، ئەمانە تا چەند دەبێتە هۆی دروستبوونی دۆخێک کە هاوڵاتی دوجار زەرەرۆن دێت. لەم وانە دەکەم ئاتەوەرێک بۆ گفتوگوکردن لەگەڵ میوانەکەم بەڕێز ژیان جەلال چاودێری سیاسی. خات و ژیانمە خێر بێت. نوێترین ڕووداوی سیاسی کە سەرنجی ناوەندە ئیقلیمی و نێودەوڵەتەکانی بەدای خۆی داهێنا بابەتی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان بوو. ئەو دۆخەی کە لە پەرلەماندا ڕوویدا بەرەنجامی چی بوو؟ دەکرا ئەوەی کە ڕووی نەدایە؟ بەڵێ تەمان زۆر سپاس. ئەوەی کە دوێنێ ڕوویدا مەسەلەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بوو کە پێشتر دوای نزیکەی 8 مانگ و نزیکەی 250 ڕۆژ تێپەڕی و بەسەر پرۆسەی دانوستانە گفتوگۆکانی لایەنە سیاسیەکان کە پارتی دموکراتی کوردستان بۆ پێی کە هێزی یەکەم و زۆرترین دەنگەکان و کورسەکانی هەرێمی کوردستانی هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی ڕابردووی سینۆ بەدەستێنا بوو. بۆ پێە بڵین دانوستان و زنجیرەی گفتوگۆ و دانوستانی لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان کرد کە ماوەیەکی زۆر درێژی خان ینی بە پشوو درێژیەوە بە هێوری تا ڕێکەوتن لەگەڵ لایەنە سیاسیەکان ناکراوە بۆ ئەوەی کە بگەنە تەوافقێک و ئەو حکوومەتی کە پێگەێنێ حکوومەتێک بێ کە ڕەزامەندی سەرجەم لایەنە سیاسیەکانی لێبێت و لەسەر تەواوی پرسەکانی تریژ مەسەڵەن پرسی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ئەمانەش هەمووی کۆمەڵی بابەت بوون کە پێشتر ئیتفاقی لەسەر کراوە، پێشتر چەندین جیرێک کۆبوونەوە و ڕێکەوتن تیایدا ئیمزا کراوە. بەڵام ئەوەی کە دوێنێ بینرا لە ئەسنای هەڵبژاردننی سەرۆکی هەرێم کە بابەتەکە بابەتێکی ئەوپەڕی یاسایی بوو، هەم لە ڕووی ڕێکارە یاسایەکان هەم لە ڕووی هەڵبژاردننی لەلایەن پەرلەمانەوە کە بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم کە پێشترم یاسای لە بەپێی یاسای ژمارە 10 ساڵی 2010 هەڵپەسێرا. بەڵام لە دانیشتنیم جارێ پێشووتری خولی پەرلەمان ئەم یاسای ئەو بوو لە 8/5 خراوە کار و ڕێوشێنی بۆ دیاری کرا. باشە ژیانخە، ینی شتێک جێگەی سەرنج بوو من لە قسەکانتە، ینی ئەگەر بەم مەسەلەی پێکەنانی حکوومەتی هەرێم و مەسەلەی کارەکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم کە بۆ خۆی یەکێتی بەشداربوویەکی ڕاستەقینەی هەموو پرۆسەکان بووە، بۆچی ئەو دۆخەی لێکەوتەوە؟ ینی ئەم دۆخە تەنها لای هاوڵاتی چاوەڕوان نەکراوە بوو، چی وای کرد ئەم دۆخە ینی دروست بێت لە کاتێکدا پرۆسێسی گفتوگۆکان بەم وردێ تێپەڕیوێت؟ بەڵێ طبعاً پرۆسەکە ئەوی دوێنێ ڕوویدا پرۆسێکی تاو یاسایی بوو لە ڕووی یاساییەوە گەرمە باسیکەن یەکەم جار و ئەوەی کە هەش بوو لە ناو ڕێکارەکانە ئەمە هەیە کە دەبێت دوای ئەوەی کە یاساکە کارا کرێتەوانێ سەرۆکی هەرێم ڕاستەخۆ لەلایەن پەرلەمانەوە بە دەنگی ئەغلەبی مطلق زۆرینەی ڕەهای پەرلەمانتاران دەنگ دەهێنێت و دەردەچێت. ئەو بوو دوێنێ پرۆسی دەنگدان کرا و توانی 68 دەنگ لە کۆی 81 دەنگیانتان پەرلەمانەکان بەدەست بێنە. بەڵام ئەوەی کە چاوەڕوان نەکراو بوو ئەوە بوو کە دوای زنجیرێک کۆبوونەوە و تەوافقی سیاسی لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی ئەو بوو لە ساتەکانی کۆتاییە ئەوان بە جۆرێک ئینسیحابیان کرد لەوەی کە بەشداری کۆبوونەوەکە نەکەن. هەرچەند ئەمە یەکەم جاریش نییە لە کۆبوونەوەی 2/8 ئەفو دیسانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان پابەند نەبوو بە ڕێکەوتنەکە و بەشداری کۆبوونەوەکەی نەکرد. ئەوە بوو بەبێ حزوری ئەوان هەڵبژاردن کرا بۆ دەستی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان و ئەم جارە شەوەی کە دوێنێ ڕوویدا دووبارە لە ساتەکانی کۆتاییە ئەوان بڕیاری ئەویاندا کە بەشداری نەکەن لە کاتێککە هیچ مبەڕێرێکی نییە، هیچ دوای ئیتفاقی سیاسی کراوە ببوورەوەم شێوەکەم ئەوەی کە بۆ نمونە ئەو مبەڕێرێکی یەکێتی هەیە بوو تابان دواتر وتە بێژی یەکێتی ڕاگەنداویان هەبوو دەربارەی بەشداری نەکردنی فراکسیۆنەکان لە پەرلەماندا. عنی مبەڕێرەکان منطقی بن بۆ ئەوەی کە یەکێتی بەم شێوەیە بەشدار نەبێت و پاشگەز بێتەوە لەو ڕێکەوتنە؟ بێگومانە مبەڕێرێکی منطقی نییە، چونکە تێکەڵکردنی باسەکان تێکەڵکردنی پاکێجەکان بە هیچ جۆرە لە مەسلحەتی گەلی کوردستانە نییە. تاخیربوونی پێکێنانی حکوومەتی هەرێم، تاخیربوونی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم بۆ خۆی پرۆسێکە زۆر ینی بۆ سەر ئەزمموی هەرێمی کوردستان خەلە دروستەکە، بۆ سەر پێگەی هەرێمی کوردستان، بۆ سەر
کەوتنی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە خەلەلەوە و پێشێلکاریە بەرامبەر بە ئیرادەی دەنگدەرانی کوردستان کە ماوەی 8 مانگ زیاترە دەنگیان داوە و بەشداری هەڵبژاردنیان کرۆ چاوەڕی ئەوە کەندامەزراوە شەرعەکانی هەرێمی کوردستان بکەوێتە سەر سکە و هەستێ با ڕۆڵ و مەهامی خوان بەڵام لە کاتێکا کە ناوچەکەش کۆمەڵێک دۆخی هەستیار هەیە زروفی بڵین ناخۆش هەیە لە ناوچەکەدا هەندێک جم و جۆڵ هەیە بۆ ئەوەی کە ئێمە پێش هەر شتێک پێویستە لە هەرێمی کوردستانە دامەزراوە شەرعیەکانمان بخەینەوە سەر پێی خۆیان و بە قوتێکی ترەوە بە هێزێکی ترەوە بە یەکڕێزی و بە تەبایە بتوانین کێشەکانی تر چارەسەرکەین ئەگەر ئێمە لەناو خۆمانە تەبانە بین یاخود کێشە و ئاریشە و ئاستەنگ بۆ سەر دروستبوونی ئەم دامەزراوە شەرعیانە دروستکەین بێگومان دوجار پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە زەرەرمان دەبێت و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ئیرادیان پێشێلەکرێت. باشە ژیان هەموو بەسمە لەسەر گرفتەکان ینی ئەو گرفتەی کە ئەم دۆخەی لەکەوتەوە ینی خۆی دەوتێت تێگەشتن لە گرفت بەشێکە لە چارەسەر ینی ئەوەی کە ڕوویدا بابەتەکە بەغدایە یاخود نەبوونی شارەکەتی ڕاستەقینی لە حکوومەت کە یەکێتیوەکو خۆی ئاماژێ پێ دەکات یا خۆی بابەتی پارێزگاری کەرکووکە کەم لەمانە هۆکاری سەرەکی بوون بۆم دۆخە. والله طبعا گەبتێ بەڕوونی شتەکە لەوێت ڕەنگە ئەوەندەی خۆیان ئەزانن چییە خەڵکێک لە دەرەوە نەزانێ حقیقەتی مۆزوعەکە چییە ئایا کێشی ناوخۆی ناو یەکێتیە ئایا مەسەلی تێکەڵکردنی ئەم پاکێجانەیە بەستنەوەیەتی بە پۆستێکی ئیداریەوە لە کەرکووکە ئایا ڕێگنەکەوتنی خۆیانە لەسەر یەکلایکردنەوەی هەندێک لە پۆستەکان بەڵام بە هەر جۆرێک بێ مووقیفەکە مووقفێک بوو نابەرپرسیارانە بوو چونکە لەم حاڵەتەدا کە دۆخەکە دۆخێکی هەستیارەوە هەموو حیزبە سیاسیەکان لە بەردەم بەرپرسیارەتێکی گرنگ و هەستیاران کە دەبێت تەحملی ئەم بەرپرسیارەتە نیشتیمانیە بکەن و هەرچی زووە جۆرێک لە تەسهیلات بکەن و لەلایەن خۆیانەوە جۆرێک لە ئاسانکاری بکەن بۆ ئەوەی کە بگەنە خاڵی هاوبەش بگەنە تەوافق و ئەم دامەزراوە شەرعیانە پێک بێت و بکەیتە سەر سکەی خۆی بەڵام ئەوەی کە ئەوان کردیان وە بەستنەوەی پرسێک بە پرسێکی ترانێ بە هیچ جۆر ینی نامەنتەقی و مبەڕیرێکی زۆر زەعیفە ئەگەر ئەوان مەسەلەی پۆستی سەرۆکایەتی هەرە ببەستنەوە بە پۆستێکی ئیداری وەکو پارێزگاری کەرکووکەوە کە ئەمە بابەتێکی جیایەوە دەکرێت بەجیا اتفاقی لەسەر چەنە اتفاقی پێشتریشی لەسەر کراوە و دیسانەوە لە دەقەکانی کۆتاییە پابەند نەبوون و اتفاقە سیاسی کە کراوە ئەوەی کە ڕوویدا بە هەموو ینی ئەوەی کە ڕوویدا بە هەموو باگراوندەکەیوە بۆ پارتی چاوەڕوانکرا بوو و دەبوو ینی پارتی دەیتوانین ڕێگە لەمە بگرێت کە فعلا یەکیتی دەبێت بەشدار بێت لە کۆبوونەوەی پەرلەماندا بۆچی پارتی ینی پرسیارەکە ڕێک ئەمەیە کۆبوونەوەی سەرۆکاتی هەرێمی دوانەخست. ئەگەر بڵێم چاوەڕوان نەکراو بڕەنگەوانەوە چونکە پێشتری ژەمە ڕوویە لە کۆبوونەوەی 2 یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری نەکرد بۆیە پارتی پشبەست بەو ئیتفاقە سیاسی کە لەگەڵ لایەنەکانی ترا کردوێتی سوور بوو لەسەر ئەوەی کە دەیتر چیتر پرۆسی سیاسی و پرۆسی هەڵبژاردننی سەرۆکاتیێرم لەوە زیاتر تاخیر نەبێت چونکە تاخیربوون و بەخستنی ئەمە سێرەکەی کە نەتیجەیەکی وانادا بەدەستەوە ڕەنگە ئەوەندەی زیاتر درێژە بکێشە لە کاتێکا دۆخەکە دۆخێکی هەستیارە و عێراق بار بڵێن پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا زوو یعنی ڕوبەڕووی هەندێک تەنگەژە ئەبێتەوە ڕوبەڕووی هەندێک ئاریشە ئەبێتەوە کە ئەیبینین ڕۆژانە لە میدیاکانەوە هەندێک بەرهەڵستی هەیە بەڵام هێشتا زۆر ئەوم بۆ توندیە نییە کە بڵین بێتەوە دیسان و تێکچوونی پەیوەندیەکان بەڵام ئەم هەڕەشۆمە ترسیانە کە هەیە لە ناوچەکەمە پێویست دەکات کە هەرچی زووە ئەوەی کە پەیوەندی بەناو خۆی خۆمانەوە هەیە چارەسەری بکەین بگەینە ئیتفاق بگەینە ئەوەی کە ئەم دامەزراوە شەرعیانە ڕۆڵ و مەهامی خوانیان پێ بدرێتەوە تا پێگەی کوردستان بەهێز بێتەوە پێگەی کوردستان لە ناوچەکەدا لە عێراقا لەسەر ئاسینە و دەوڵەتی بەهێز بێتەوە چونکە یعنی لە هەموو نظامێکی سیاسیە لە هەموو وڵاتەکان ناوایە دامەزراوە شەرعیەکان یەکەمین یعنی بناخەی ئەوەن کە بوونی کیانەکە بۆ بەندەکە تۆ دەسەڵاتەکانت لە جێی خۆی بوو و ئەرکی خوان ئەم ڕووداوە ئەمەیکە ڕوویدا ینی وا دەکات هەنگاوەکانی پێکەنیانی حکوومەت خاو بکاتەوە ئەمە گرفتێک دروست دەکات لەو ڕۆوە هیوادارم وانە بێت بەڵام تەسەوڕ ناکەم لەبەرەوەی کە ئەوەی کە کرا دوێنێ سەرڕای ئاستەنگەکان بەڵام تێپەڕێنرا و ئەوە بوو کە دەنگدان کراوە بە پرۆسێکی یاسایی پرۆسێکی شەفاف سەرۆکایەتی هەڕێم هەڵبژێراوە لە ئەسنایی بڵین ڕێکاری یاساییەکانی تراوی کە بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم مەسەلەی هەڵبژاردننی سەرۆکی حکومەتی شەر بەم شێوەیە ناوی کاندیدی سەرۆکی حکومەت پەرلەمان دەینێەوە دواتر
سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت ڕادەسپێرێ لە ماوەی 30 ڕۆژە لە ماوەی 30 ڕۆژە دەبێت بچێ بەرنامەی حکوومەتەکە بەرنامەی کابینەی حکوومەت ئامادە کات وە لەگەڵ ناوی وەزیرەکانە و دوجار پەرلەمان دیسانەوە دەنگدانی لەسەرکات و موافقە دەکات لەسەر پێکەنانی تەشکیلی ئەگەر پرۆسەکە بەم شێوەیە بڕاوە یەکێتی هەر لە دەرەوەی باسنەی حکومڕانی بێت ینی بەم شێوەیە ئەمە گرفت بۆ هەنگاوەکانی دواتری حکوومەت دروست ناکات بە تایبەتی مەسەلەی ئەوەی کە پێویستە پیادەکردنی دەسەڵاتەکان لە نێوان پارێزگەکانی هەرێمی کوردستاندا زۆر جارێکێتی ئەمە وەکو فشار بەکاردێنێ بۆ خۆی ئەمە جۆرێک لە تەشەنود دروست ناکات لە داهاتوودا بەتەکیت لەبەرەوەی کە یەکێتی هێشتا بڵێ مووقفێکی ڕوونی نییە بەڕاستی ئێوە بێتە ئۆپۆزیسیۆن چکە بە هیچ جۆرێ پێشتر ئەم لێدوانی نەداوە ئەم بڕیاری نەداوە کە بڕیاری ئەوە دەدات لەم حکوومەتە بێتە ئۆپۆزیسیۆن و پێم وانە مەبەستیشی بێت چونکە ئەزمموی ئۆپۆزیسیۆن لەگەڵ حیزبێکی وەکوێتی نیشتیمانی کوردستانە بە جۆرێک ناجۆرە چونکە ئەو پێشتر مەسەلەن خۆی لە ناو جمهوریەکانی دەسەڵاتە هەبووە و حکومڕانی بڵین هەرێمی کوردو بەشێک بۆ لە حکومڕانی هەرێم بۆی لەم کاتەشە تەسەورێکم ئەوەندەی پەیوەندی بەوە هەیە کە هێشتا پرۆسی گفتوگۆکان دەبێت بەردەوامی هەبێت وە لە مەسلحەت و بەرژەوەندی گشتی شایە لە من بەرژەوەندی پرۆسی سیاسی هەرێمی کوردستانی شایەکە ڕاستەوەی کە دوێنێ ڕوویدا ڕەنگە بۆ هەندێک لایەن مەسەلەن وەکو پارتی دیموکراتی کوردستان موقفێکی ناخۆش بێت بەڵام دیسانەوە بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان و پرۆسی سیاسی وا دەخوازێت کە دووبارە دانوستان و گفتوگۆی تر بکرێتەوە بۆی هەرچۆنێک کێشانی تر کە هەیە باشە دۆخەکە مرونەتی ئەوەی تێدا جارێکی دیکە پارتی چۆنەڵی وەکو هەموو جارەکانی دیکە دەست پێشخەریکا بۆ کۆبوونەوەیەکی لوتکە بۆی ئەم گرفتە درێژە نەکێشێت بەتەکید چاوەڕێ ئەوە لە پارتیە کرێت هەمیشە و لە دوای هەڵبژاردننی سەرۆکی هەرێمیش هەر لە پەیامی ئەو پەیامی کە بە ڕێزنێکی فان بەرزانی بڵاوی کردەوە دووپاتیەوە کردەوە کە سەرۆکاتی هەرێمە بێتە چەترێک بۆ یەکڕیزی بۆ پاراستن و کۆکردنەوەی سەرجەمکیان و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانی ینی ئەمە ئاماژەیەکی زۆر ڕوونە بۆی کە و سیاسەتی خۆی شخصی نێچیروان بارزانیش کە لە حکوومەتی شابووە هەمیشە بەم نەفەسا کاری لەگەڵ مامەڵی لەگەڵ حیزب و لایەنە سیاسەکانی ترا کردو هەمیشە دەست پێشخەر بۆ یەکڕیزی دەست پێشخەر بۆ ڕازیکردنی سەرجەم لایەنە سیاسەکان بووی کە پێکەوە حکومڕانیەک بکەین پێکەوە حکوومەتێک دروست کرێ حکوومەتێک تەشکیل کرێت کە هەموو لایەنە سیاسیەکان بتوانن بڵین بەشدار بنسیە و دەسەڵاتیان هەبێت و بتوانن پێکەوە خزمەت بکەن چونکە نەبوونی تەباوی یەکڕێزی خەلە لا یاخود کێشە دروست دەکات بۆ سەرجەم بۆ سەر پرۆسی سیاسی و هیچ لایەنێکی سیاسیش بە تەنها ناتوانێت هەموو کێشەکان چارەسەرکا بۆیە دوجار نەتیجە هەرگەڕانەوەی بۆ گفتوگۆ و بڵین پارتیش هەمیشەمە سیاسەتی بۆ مرونەتی نواندوو و تاوی کە ئیتفاقی سیاسی زیاتر بکرێت و بتوانم گەنە خاڵی هاوبەش و باشە مرونەتەی کە بەڕێز داماژێ بێت لە ماوەی ڕابردووە و ڕەخنەیەک لایەن کادران و ئەندامانی پارتی ئەڕاستی سەکرداتی پارتی کراوە بۆی کە زیاد لە حەدیانی مرونەتی نواندووە بەرامبەر بە پرسەکان بۆ ئەم جارە پارتی تا کوێ دەتوانێت ئەم مرونەتە بنوێنێ یعنی طبعا ئەوە هەنگاوەکانی دواتر ئەوە ڕوون دەکات و ئایا بەڕاستە پارتی دووبارە لەم پرسی پێکەنانی حکوومەتیشە جارێکی تر دانیشێتەوە لەگەڵ لایەنە سیاسەکانەوە جارێکی تر بڕیاری ئەوە دەدات ئەم پرۆسیلەوە زیاتر درێژە بکێشێت پێم وانییە کە بۆ مەسلەی پێکەنانی حکوومەت درێژە بکێشێت چونکە بەو پیکە یاسای سەرۆکاتی هەرێم خراوەتە گەڕ و سەرۆکی هەرێم هەڵبژێرا ڕێکارەکانی ئایندەی پەرلەمان تایبەتە بە هەڵبژاردننی کابینی حکوومەت و سەرۆکی حکوومەت و وەزیرەکان بەڵام بۆ مەسلەی بڵین هەنگاوەکانی تر بۆ مەسلەی پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو حکوومەتە من پێم وایە کە یەکێتیش خۆی ئەو نیەتەی نییە کە پاشەکشە بکات لە پرۆسی حکومڕانیە چونکە بەڕوونی هێشتا ئەمەی نەوتووە ئەم مووقیفی ڕانەگەیاندووە کەواتە تەنها من بەس لێی ئەوەیە کە ڕەنگە ئەم بابەتە ببەستێتەوە بۆ دەستکەوتنی هەندێک پشکی تر یاخود بیبەستێتەوە بە پرسێکی ترەوەکو پرسیەک لایکردنەوەی پۆستی کەرکووکە باشە یعنی ژیان قەنانی پرسیارێکی منطقی لێرەدا ئەوەیە بقۆلە پێشووتریشە ینی بابەتی کەرکووک و خودی وەزیری دادی عێراق کە ناکۆکیە بوو لەوانەیەکەتی و پارتیدا هەموو ئەمانە لە کۆبوونەوەیکی نێوان بارزانی و کۆسەد ڕەسوڵ ینی هەموو ئەمانەیەک لا کرابوونەوە یعنی ڕێکەوتن کراوەی تر یەکێتی بۆچی ینی ئەم نیەتەی هەبێت
طبعا ڕاستەوەی کە بەڕێز باش بەس ئاماژت پێدا اتفاق کراوە لەسەر حتا پۆستی پارێزگاری کەرکووک وە لەسەر پۆستی وەزیری داد کە کوردێکی بێلایەن بێت ئەمانە هەمووی پێشتر اتفاقی لەسەر کراوە بەڵام پێمان من شخصی خۆم عنی ئەمە بۆچوونی شخصی خۆمە پێم وایە کە هەنگاوەکانی داهاتووی پارتی هەمیشە ئەوەیە بێت کە دیسانەوە گفتوگۆ کاتەوە دیسانەوە مرونەت ئەنوێنێتەوە چونکە عنی بەگشتی هەندێک لایەن هەیە ڕەنگە هەست بە بەرپرسیارەتی نیشتیمانی نەکا بەڵام پارتی دموکراتی کوردستان ئەو مەبدەئی کە باوەڕی پێێتی مەسەلەی بەرپرسیارەتی نیشتیمانیە هەمیشە لەسەر و هەموو پرسێکی تری داناوەوە لەسەر و هەموو پۆست و پلەپایەکی تری دانا بۆیە چاوەڕێی ئەوە دەکرێت کە دیسانەوە لە ناوخۆی خۆمانە کار لەسەر ئەو بکاتەوە کە لایەنە سیاسیەکان مادەم بڕیاری ئەوان داوە بەشداری حکومەت بن لە چه خاڵێکا بتوانم گەنە ئیتفاق باشە لە چه خاڵێکا بتوانن ڕازی بن لەسەرەوەی کە چۆن ئەم پرسانەیە گلای بێتەوە ئەم هەوڵە دەبێت تەنها پارتی بیە یاخود هەموو ئەولانانی کە ئێستا بەشدارن جۆرەکە جۆرەکان دەبێت قسانە بێ و ئاڵوێستیانە بێت دەربارەی ئەم وازایکە ئێستا دروست بووە ینی تەنها بە پارتی ئەمە دەکرێت ینی تەواوی ئەم گرفتانەی کە ڕوبەڕووی حکومەتی نوێ بۆتەوە چارەسەری بکات هەندێک لایەن هەر خۆی مەسەلەن بڕیاریەوەی داوە کە بەشداری نەکات طبعاً هەندێک حیزبی تریشێن لە ناو پەرلەمانە کە دوێنێش بەشداری کۆبوونەوەکە بوون بەڵام دەنگیان نەدا ئەمانە ئەکەوێتەوە سەر مووقفی حیزبەکەی خۆی بڵین ئەو بەرنامەی کە حیزبەکەی خۆی بووی دیاری کرد و دوجار بڕیارە سیاسیەکان لەناو حیزب و سەرکردایەتی حیزبەکانەوە درێ پەرلەمانتارەکان تەنها بڕیاری حیزبەکانی خۆیان جێبەجێەکەن بەڵام تەسەورێکم کە ئەگەر لایەنە سیاسیەکان هاوکاری لە من پارتی دموکراتی کوردستان هەموو کاتێ ئەم سیاسەتەی نواندووە کە بە تەنهاش بوو بێت ئەم جۆرە ئەمە استراتیژی پارتیەکە هەوڵی داوە کە هەموو لایەنە سیاسیەکان کۆ بکاتەوە و دووبارە ینی پەیامی دوێنی کاگنە چیروان بارزانی بەوازەحی دیارە کە سەرۆکایەتی هەرێم چەتری کۆکردنەوەی هەموو لایەنە سیاسیەکان لەسەر پەیامەکە دەمەوێت پرسیارێکم ینی ئەو پەیامی کە بەڕێز کاگنێچیر دوێنێ بڵاوی کردو لە دوای ئەوەی کە شەرعەتی یاسایی وەرگرت وەکو سەرۆکی هەرێم ئەم پەیامە ینی کە دەڵێ کۆکەرەوەی هەموو چەتێک دەبێت بۆ کۆکردنەوەی هەموو لایەنە سیاسەکانی هەرێم ینی بۆچی خەڵکێکی زۆر ینی بەتابەتی لایەنە سیاسەکان چاوەڕێیان لە کەسایەتی کاگنێچیر هەیە بۆ ئەوەی کە بەردەوام دەوری خێری بینەوە لە بابەتی کێشە ناوخۆیەکاندا و ئەو چاوەڕانی کە لە کاگنێچیر دەکرێت بەربنای چیە ینی بەتەکیت یەکەم شت کارکتەری شخصی خۆی بەڕێز کاگنێچیروان بارزانی لە ماوەی ڕابردووە کە چەند جارێک سەرۆکی حکومەت بۆ لە چەند کابینێکی جیاوازە سیاست و مامەڵی ئەو لە دڵسۆزی ئەو بۆ کوردستان بۆ پرۆسی سیاسی بۆ کەشەسەندنی کوردستان بۆ نزیک بوونەوە و ئاشتەوایی نێوان لایەنە سیاسیەکان بۆ ڕێککەوتن یعنی مووقیفەکانی دیارە و پێشتریش خۆی چەندین کۆبوونەوە و خۆی شخصی سەردانی هەموو حیزبەکانی کردووە و تەخیربوون و درێژە کێشانی پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و حکومت کە زیاتر لە 8 مانگی پێچوو ئەم پرۆسەیە هەمووی پشو درێژی پارتی و شخصی مرونەتی شخصی نێچیروان بارزانی بۆکە هەوڵی داوە کە دڵی لایەنە سیاسەکان هەموو ڕازی کردووە بتوانم گەنە خاڵی هاوبەش بتوانن بۆی کە پێکەوە پۆستەکان یا دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان مینبەرێک بێن ناوەندێک بێت کە هەموو لایەنە سیاسیەکان تێی بەشدار بن و ڕەیان هەبێت بتوانن پێکەوە ئەو بەرنامە و پاکێجی کە لە هەڵبژاردن هەیان بووە بیکەنە خزمەتی هاوڵاتیان و دەنگدەرانیان باشە ئەم وەسپەی کە وەکو شەخص ینی کاگنێچیر هەیەی لەناو کۆمەڵگەدا عنی لایەنە سیاسەکان ئەم شایەتی بۆ دەدەن کە بەڵێ ئەو بەردەوام توانیوێتی ڕێگە خۆشکرد بێ بۆ چارەسەرکردنی گرفتەکان و لە دوای دەست بەکاربوون یەکو سەرۆکی هەرێم پێویستە یەکەم کار کە دەبێ بیکات چییە؟ بەتەکیت خۆیان باشە زانوە چاوەڕێی ئەوەشی لێکەن هەر بۆیە زۆر جار ئەم مماتەڵەکردن بە بابەتەکان و چۆنەڵی درێژە کێشان بابەتەکان دەگەڕێتەوە بۆ ئەو متمانی کە هەیەە بە پارتی دموکراتی کوردستان و شخصی کاگنێچیروان بارزانیش دیسانەوە ئەمە ئەم متمانەیە کە پێیان هەیە و
تەسەورێکم کە لە هەنگاوی داهاتوو ئەکیت ئومێدێکی زۆری لێ چاوەڕێکرێت لە پۆستی سەرۆکی هەرێمە چونکە بێکەم شت ئەزمونێکی دوور و درێژی هەیە ئەزمونێکی باشی هەیە لە حکومڕانیە کە پێشتر سەرۆکی چەند کابینەیەکی حکومت بووە و جێدەستی دیار بووە لەسەر کەرتی مەسەلەن بەتایبەت ژێرخانی ئابووری کوردستان گەشە سەندنی ئابووری و مەسلەی دابینکردنی خزمەتگوزاری و سێکتەری نەوت و ئەمانە کۆمەڵی پرۆژەی زۆر استراتیجی بوون کە لە سەردەمی حکومڕانی لە کابینی پێنجەمەوە کاری لەسەر کراوە بۆیە خەڵکی بە ئومێدەوە ئەڕوانێتە هەنگاوەکانی دواتری سەرۆکایەتی هەرێم کە دەتوانێت چ لەسەر ئاسی نێودەوڵەتی چ لەسەر ئاسی ناوخۆی پێگەیەکی باشتر بۆ هەرێمی کوردستان من بەسیشمان لەسەر ببوور ینی لەسەر ئاستە هەرێمی و نێودەوڵەتەکە ینی بۆچون بزان بەسەر کەساتی یەک نێچیر و هەر لە دوای دەست بەکاربوونی ینی دوێنێ وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە چەندین ناوەندی دیکەی جیهانی پیرۆزبایی لە بەڕێز نێچیروان بەرزانی دەکەن ینی کاک نێچیر دەتوانێت چی بکات لەسەر ئاستی دەرەوە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان فعلا لە ڕووی پێگەی نێودەوڵەتی و بەهێزکە لە داهاتوودا بەڵێ طبعا هەم لە یەکەمش لە عێراقا پەیوەندێکی باشیە لەگەڵ حکوومەتی عێراقیە و هەمیشە بە دانوستان و باڕێکی زۆری بە مەسەلی دیالۆگ و گفتوگو و دانوستانی هێورانە هەیە لەگەڵیانە بۆیە چەند هەنگاوێکی باش دنرا لەم دوای یانە کە حکوومەتی عێراقی مەسەلەی هەڵگرتنی پاشەکەوتی موچۆ ئەمانە و ناردنی بوجۆ ئەمانە چەند هێشتا ڕەنگە کێشەی تایە بەڵامانە کۆمەڵێ بەڵێن و اتفاقی لەسەر کراوە بۆیە ئەمە ڕەنگە بەشێکی زۆری پەیوەندیدار بێ بە کارکتەری شخصی نێچیروان بەرزانی کە وەکو کەسێکە لە ناو عێراقا لە ناو سێکتەرەکانی تری مەسەلەن دەرەوە لە ناو پەیوەندی دیبلۆماسیەکانی لە ڕێگەی لەگەڵ وڵاتانی دەرەوەی وڵاتانی دراوە سێ وڵاتانی دەرەوە پەیوەندێکی باشی هەیە و دەتوانێت ئەو پێگەی کە هەرێمی کوردستان پێشتر هەیە بۆ زیاتر بیپارێزە و زیاتریشی بکات. باشە مانەوەی گرفتە ناوخۆیەکان ئەگەر بۆن لە دوای دەست بەکاربوونی وەکو سەرۆکی هەرێم بۆ خۆی ئەنی ڕۆڵێکی خراپ ناگێڕێت لەوەی کە کاک نێچیر نەتوانێت وەکو ئەوەی کە هەیە ینی ئەرکی سەرشانی خۆی ڕاپەڕین لە بتەوکردنی دامەزراوی سەرۆکایەتی هەرێم و پێگەی هەرێم بەتەکیت بوونی کێشەی ناوخۆیی و ئاستانگی ناوخۆیی کێشە و ئاریشە دروست دەکات بۆ حکوومەت بۆ سەرۆکایەتی هەرێم چونکە پێشتر لە کابینی مەسەر پێشووترا بینیمان کە هەندێک لایەنی سیاسی لە کۆتاییە حکوومەتیان بەجێهێش بە پرسیارەتیان هەڵنەگرت ئەرکەکە بەتەنها مایەوە لەسەر مەسەلەن پارتی یاخود شخصی نێچیروان بارزانی بەڵام توانی بە پشوو درێژێکی زۆر بە لێزانێکی زۆرەوە بە تحملێکی زۆرەوە قەیرانانە تێپەڕێنێ بە دیبلۆماسیەتی خۆی بۆیە ئێستاش ئەگەر لیانکۆکیەکان مەسەلەن ئەوەندەی تە درێژە بکێشێت بێگومان کاریگەری خراپی ئەبێت لەسەر باشتر بەڕێوچوونی ئەم موسسانە چونکە کاتێک کە حیزبێک بڕیاری ئەوە دەدات بێتە ناو حکومەتەوە پشتی پێدرێ ئەگەر هاتوو خۆی ملتەزم نەبێ بە ئەرکەکانی خۆی و لە ناو حکومەتە بێگومان کێشە دروست دەکات چ بۆ حکومەت چ بۆ سەرۆکایەتی هەرێمیش باشە ئەوەی کە تاکو ئێستا ڕوونەوە پێی و ئاماژەوە پێدراوانی کە هەیە بۆ نمونە حکومەت هەنگاوێکی باشی بڕیوە لە مەسەلەی تاواکردنی کابینەکەی ینی ئەم ڕوئیای ئەم تێگەیشتنی کە بەڕێزت هەتە بۆ مەسەلەی حکومڕانی لە هەرێم لادانەکانیش بوونی هەیە بۆ ئەوی کە فعلا دەبێت حکومەتی داهات و حکومەتێکی بەهێز بێ و نیەتی باشی لایەنەکان دەربخات لە سەرخستنی پرۆسی سیاسی بەداخەوە ڕەنگە هەندێک مووقیفی هەندێک لایەنی سیاسیە بە یەکسەر بەعنی بەوازەحی دیارە کە ئەوەندە بەخەمەوە نین کە پرۆسی سیاسی و حکومەتێکی چۆنەڵی حکومەتێکی بەهێز لە کوردستانە پێک بێت لە کاتێکا کە ماوەیەکی درێژ تێپەڕیوە بەسەریا و ئیرادەی خەڵکی کوردستان چاوەڕوانەکانیان شتێکی تر بوو واقعەکە شتێکی تری خۆڵقان بۆیە تەسەورێکم کە هەندێک لایەن هەبێ بەرپرسیار نەبێت بەڵام پارتی دیموکراتی کوردستان خوێندنەوە و یاخود چۆنەڵی ئامادە باشی خۆشی بۆ و دۆخاکات کە لە کاتێکە هەندێک لایەنی سیاسی هەیە بەشداری حکوومەتی شەکا بەڵام دواتر پابەند نابێت دواتر مثلەن مووقیفێک دێتە پێشەوە پاشگەزە بێتەوە یاخود لە حکوومەت دەچێتە دەرەوە بەڵام ئەم مووقیفانە ڕوبەڕووی پارتی بۆتەوە بەڵام پارتی دیموکراتی کوردستان
توانیوێتی بە سیاسەتی خۆی بە شارەزایی خۆی بۆ دیبلۆماسیەتی خۆی کە هەیەی بتوانانی ئەم بەستەڵێکی قەیرانانە تێک بشکێنێ ئەم دۆخانە تێپەڕێنێ بۆیە تەسەووری ئەەکەم کە حکوومەت و مەسەلەن شخصی کاک نێچیروان بارزانانی کە دەست بەکار بێت خوێندنەوە و یاخود ئامادەسازی بۆ ئەو ژەکات کە ڕەنگە لە داهاتووە ئەو لایەنانە مووقفێکی تر وەرگرن بەرامبەر باشە ژنگەی داهاتووی سیاسی لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی پەرلەمان و حکوومەت تا چەند ینی ڕێگە خۆشکەرە بۆ جێبەجەکردنی کارنامەی هەر لایەنێک کە حتمما لە کاتی هەڵبژاردنەکاندا دنیای کارنامە و دروشمی باشمان بەرگوێ کەوتووە بۆ ئەوەی کە بتوانن جێبەجێ بکەن. ئایا ژنگەی سیاسی هیچ پەیوەندیێکی من بابەتەوە هەیە؟ بێگومان ژنگی سیاسی هەرێمی کوردستان لە چاو ژنگی سیاسی عێراقا زۆر باشە و زۆر قۆناغی تەتەوری بڕیوە و مەسەلەن گە بەراوردکاریە بکەین بە عێراق بەراوردکاریە بکەین بە ژنگی سیاسی ناوچەکەش دەبینی کە کوردستان زۆر لە پێشەوەیە جگەلوی کێمە هێشتانە بووینێتە دەوڵەت بەڵام دەبینین بۆ پێگەی کە هەرێم هەیەی بوو ئازادی و دیموکراسی کە خۆڵقاوە لە هەرێمی کوردستانە ئەو فەزایە دروست بۆ لایەنە سیاسەکان بتوانن هەم لە هەڵبژاردننا مەسەلەن دەبینیت حزبێکی نوێ دروستە بێ خۆی ڕائەگەیەنێ فەزایکی وا هەیە ئازادێکی وا هەیە کە مەسەلەن کورسی ئەهێنێ پرۆسەی دەنگدان و بەشداری ئەکات بەشداری ناکات ئەمانە هەمووی کەوتوتە سەر بەرژۆندی ئەو حیزبوکیانە سیاسە خۆی کە ئایا بڕیارەدا بەشداری بکە یا بەشداری نەکە واتە فەزایکی ئازاد هەیە فەزایکی سیاسی لەبار هەیە لە کوردستانە چ لە پەرلەمانە چ لە حیزبانی کە بەشداری لە حکوومەتە ئەکەن. باشە یعنی هەندێک عەفو نمونەی حاشا هەڵەگر هەیە کە دەبینین مەسەلەن لە کابینی پێشوو لە کابینی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستاندا هەندێک لە وەزیرانی کە بوونە وەزیر لە کابینەکە سەر بە لایەنی سیاسی دیاریکراو بوون دواتر نەهاتن ئەجێندا و استراتیجی حیزبەکەی خۆیان پەیڕەوکەن لە بەرەوەی کە حیزبەکەی خۆیان ڕەنگە بە نوعێکی تر فشاری بۆ دروستکردنا ئینسیحاب بکەن لە حکوومەت بە جۆرێک لە جۆرەکان کێشە بۆ حکوومەت دروستکەن بەڵام ئەوان کە ئەو ئەگەر متمانیان بە ژینگەی سیاسی نەبێت ئەگە متمانیان بە شخصی نێچیروان بارزانانی و سەرۆکی حکوومەت نەبێت کە فەزایکی وای ڕەخساندووە کە ئەو کەسایەتیە ئەو کارەکتەرە لەویا بتوانێت ڕۆڵ و ئەرکی خۆی وەکو وەزیرێک ببینێت. خاتووشیان علی لە کۆتایی بەرنامەکە دەمەوێت ینی تەواوی سەرنج و قسەکانت چڕکەیتەوە بۆم لە ئێستادا هەوڵاتی جۆرێک لە سەرلێشێواوی پێوە دیارە ینی بەرچاوی ڕوونیە لەم دۆخە ینی هەوڵاتی لە باشترین حاڵەتدا چاوەڕێکی دۆخێک بات ئایا فعلیان ئەم کێشانە کە هەیە درێژە دەکێشێت یا خۆت ئومێدی وەیە لە ماوەیەکی نزیکدا چارەسەر بکرێت و وەک دەڵێ حکوومەت پێدە سەر شاڕی خۆی؟ بەتەکیت هەمیشە خەڵکی کوردستان ئومێدی هەیە بەتایبەت دوای ئەوەی کە هەموو بڵین ئەم پرۆسانە بە شێوەیەکی دیموکراسی و بە حەق و مەماف ئەو حیزبەی کە توانێتی متمانی زۆرینی خەڵک بەدەستبێنێت ئەمە مافێکی ڕەوا و شەرعی و یاسایی خۆیەتی بۆیە دەتوانێت دەسەڵاتەکان بگرێتە دەست و خەڵک هیچ گلەیەکی نییە کێشەیەکی لەگەڵەوە نییە کە لایەنێکی سیاسی بۆی کە ئیستیحقاقی هەڵبژاردنە پۆستێک وەرەگرێ بەڵام مثلەن ئەزمموی سەرۆکایەتی حکوومەت کە چەند کابینێک بۆ ئێستا سەرۆکی هەرێمەوە شخصی مثلەن کاک مەسرور بارزانانی کە دەبێتە سەرۆکی کابینی ئایندەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە بەرەوەی ئەزممونێکی کارکردنی خزمەتکردنیان هەیەەوە خەڵکی کوردستان بەم کارەکتەرانە ئاشنان بۆی کە دەتوانن جێدەستیان دیار بێ بۆیە بە دیبلۆماسیەتی زیاتر و هەنگاوی زیاتر دەکرێت ئایندەیەکی باشتر و ئایندەیەکی پڕ ئومێدر بۆ چاوەڕێی خەڵکی کوردستان کە چ لە ڕووی تەوکردنەوەی نێوماڵی کورد و یەکڕێزینە هێزوکیانە سیاسیەکان چ لە ڕووی ڕێخستنەوەی پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغداد چ لەسەر ئاسی نێودەوڵەتی بۆیە ئومێدەکان زۆرن و تەسەور ئەکرێت کە بڵێن حکوومەتی ئایندە بێتە حکوومەتێک کە قەیرانەکان بە تەواوەتی تێپەڕێن سەرچاوی خۆشگوزەرانی وەک دوایین پرسیارە چەند وتم دوا پرسیارە ینی لە دۆخێکی وادا چاوەڕوانێکی وا منطقیە ینی ئەگەر دۆخەکەم شێوەیە بەردەوام بێم چاوەڕانی منطقیە
بەتەئیکێت منتەقەیە لەبەرەوەی کە ئێمە باوەڕمان بەوە هەیە کە پارتی دموکراتی کوردستان کاتێک کە سەرکردایەتی ئەم دامەزراوە شەرعیانی پێدراوە دیبلۆماسیەتی ئەو سیاسەتی ئەو نەهج و بەرنامەی پارتی دموکراتی کوردستان بە جۆرێکە کە هەمیشە هەست بە بەرپرسیارەتی نیشتیمانی ئەکات ئەگەر لایەنی سیاسی کێشە دروستکە ئاستان دروستکە بەڵام دوجار ئەوەی کە هەیە بێگومان لە خزمەتی هاوڵاتیان نابێ دوجار هەنگاوەکان بەرەو ئەوە دەچنەوە کە لە خزمەتی تەواوی هەرێمی کوردستانە بێ لە خزمەتی پرۆسە سیاسی هەرێمی کوردستانە بێ و هاوڵاتیان بە دڵنیەیەکی زیاترەوە بتوانن لە کوردستانە بژین و ئەو کێشە و ئاستانگ و قەیرانانی کە چەند ساڵێکە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە ئەو مەترسیانی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە ئەمانە بێگومان تەسەووری ئەوە دەکرێت و ئومێدی ئەوە دەکرێت کە نەمێن و بەرەو باشتر بچن. سپاس بۆ ژیان جەلال چاودێری سیاسی سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بێت. زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەر شاد بن.